دەمباش بینەران دیارە پێش چەند ڕۆژێکە لە گوندی گەلیە خودێدا لە قەزای شێخان لەلایەن کەسێکەوە منداڵێک فڕێدەدرێتە بەر دەرگای مزگەوتی ئەو گوندە و نامەیەکیش لەگەڵ منداڵەکە دادنرێ. دوای بەڵاوبوونەوەی وێنەی منداڵەکە و نامەکە لە سۆشیال میدیا کاردانەوەیەکی زۆری بەدوای خۆی هینا و بگرە خەڵکانێکی زۆر ویستیان ئەرکی بەخێوکردنی ئەو منداڵە بخەنە ئەستۆی خۆیان و داوایان کرد. من ئێستا لەگەڵ یەکێک لە پارێزەران قسە دەکەم کە پارێزەری یەکێک لە خانەوادەیە کە داوای ئەو منداڵی کرد. ئەویش پارێزەر ئازاد محەممەدە. سەیدا پێمان بڵێیت ئەم منداڵە چەند داواکاری هەیە و حەق بەچێ دەدرێت ئەم منداڵە وەربگرێتن و سڵاویشت لێبێ. سڵاو لە جەنابتان دەستان خۆش بێت. ڕاستی کەیسەکە لە دادگای لێکۆڵینەوەی شێخانە تا ئێستا نزیکەی 100 کەس داوایان کردیە. 100 دایک و باب بەڵێ 100 دایک و باو داوایان کردیە کە ئەو منداڵی بەخێو بکەن، ینی بەشێک لە ئەو دایک و بابانە منداڵیشان هەیە داوایان کردیە، ینی وەکو لایەنێکی ئینسانی دەیانەوێت منداڵەکە بەخێو بکەن. تەنها بەس ئەوڕۆ نزیکەی 8 تاکو 10 کەس دایک و باب هاتن داوایان کرد لۆ ئەوەی منداڵەکە بەخێو بکەن. ئەفو سەیدا ئازاد 100 دایک و باب تەنها لە ڕێگای دادگاوە داوایان کردووە؟ بەخۆی ئێستا دادگا لێکۆڵینەوە لە کەیسەکە دەکات، دەبێت بچن لە دادگای نەوجەوانان داوا بکەن. ئەو داواکاریە خەڵک دێتە محکەمەی شێخان داوا دەکە، بەڵام محکەمەی شێخان محکەمەیەکی مختص نییە لە بۆ ئەو کەیسەی، دەبێت بنێرتە محکەمەی نەوجەوانان یاخود منداڵان ئەحداس، لەوێ دادگا بڕیار دەدا کە دەدرێتە کێ یان نەدرێتە کێ. باشە سەیدا بۆ یەکەمین جارە کەیسێک لەم شێوەیە ئەو هەموو داواکاریەی هەبێ ئەمە دەگەڕێتەوە هۆکارەکەی بۆ چ شتێک؟ ڕاستی هۆکارەکەی ئەوە بوو کە دوای ئەوەی وێنەی ئەو منداڵە بەڵاو کرایەوە لە کەناڵەکان و لە سۆشیال میدیا و هەروە ئەو نامەیە کە نووسرا بوو ئێمە ناتوانین بەخێوی بکەین گەردەنیشتان ئازا ئەو کەسەی بەخێوی دەکا. ئەوە هۆکارێک بوو لە ئەوەی خەڵکی زیاتریش هان بدرێت لە ئەوەی داوای ئەو منداڵە بکەن. سەیدا ئازاد دادگا لەسەر چ ئەساسێک بە چ کەسێک دەدرێت بۆ نمونە ئەو هەموو کەسە داوایان کردیە بە چ کەسێک دەداتن؟ کۆمەڵێک مەرج هەیە خوشکەوی داد، کۆمەڵێک مەرج هەیە لە بۆ ئەوەی کە ئەو منداڵە ڕادستی کام لەو دایک و بابانە دەکرێت. بۆ نمونە ئێستا 100 کەس داوای کردیە، 100 دایک و باب داوای کردیە. گونجاوترینەکە ئەوەیە کە دایک و بابێکی عێراقی بن، لایەنی مادیان باش بیت، هەروەها شتێک بە ناوی ئەو منداڵە بکات، ڕابردویان پاک بی. ئەوانە کۆمەڵێک مەرجن، هەر دواتریش دەچێتە خەبیری محکەمەی لێکۆڵینەوە دەکات و هەتاکو ینی بەدواداچوونێکی تەواو دەکات، وردەکاریەکان تەواو وەردەگری، ئەوجا محکەمە بڕیاردەدا لە ئەوەی کە ڕادستی کامە دایک و باب دەکرێت ئەوانی داوایان کردیە. لێرە شتێکی دیکەش هەیە، خەڵکی شێخان زۆر داوایان کردیە، لە زاخۆش داواکرایە، لە سنووری حەمدانیە، لە کەلک، لە هەموو عێراق، وەڵڵا لە زۆر شوێن داواکرایە. قەنەعەتی محکەمەی وایە دەڵێ ئەولەویەت لە بۆ خەڵکی مەنتەقەکەیە، بەڵام کە ئایا خەڵکی مەنتەقەی ئەو مەرجانەی تێدا هەیە کە منداڵەکە وەرگرن یان نە، ئەوە لۆ کۆتایی قۆناغەکانی لێکۆڵینەوە دەبەستەوە. سەیدا ئازاد باس لەوە کرد ئەو هەموو داواکاریە لەسەر ئەو منداڵە هەیە و خەڵکێکی زۆر داوایان کردووە. باشە بەڕای ئێوە ئەمە نابێتە نەریتێک کە خەڵک هەر ئەگەر پێیچانە بێ باری ئابووری خراپ بێ منداڵەکەی خۆی فەڕێ بداتن، دادگا چ لێ پێچینەوەیەک لەگەڵ ئەو دایک و بابە دەکات کە منداڵەکانی خۆیانوا بەو شێوێ فڕێدن؟ بشارێکی جوانە، دەست خۆش بێ. ئێستا دادگای لێکۆڵینەوەی شێخان ڕێک لێکۆڵینەوە لەوەی دەکات کە کێ ئەو منداڵەی فەڕەدایە، چونکە ئەوە محکەمە لێکۆڵینەوەی لەگەڵ دەکات و قانونیش سزای دەدات. ینی ئەندە ئاسان نییە هەر دایک و باوکێک بێت منداڵەکەی فەڕە بدات، چکە بەپێی قانون ئەو دایک و بابەیە ئەگەر هاتوو ئاشکرا بوو کە ئەو دایک و بابەیە کێ فەڕەیاندایە، ئەو دایک و بابەیە سزا دەدرێن. ینی هیچ کەسێک لەو سزای خلاص نابی کە ئەوەی کە منداڵی خۆی فەڕە بدا. لۆیە ینی هیچ کەسێک چاو لەوە نەکات کە منداڵی خۆی فەڕە بدە. دواتر لە ینی بێویژدانی هێشتم جەرگە کود جەرگی خۆت فەڕە دەدەی. محکەمە سزای ئەو کەسانە دەدات کە
منداڵەکانیان فڕێددەن بەی شێوەیەک نابێتە نەریت ئینشاء الله. سپاس بۆ ئێوە هەبن. بەڵێ بینەران پارێزەر ئازاد محەممەد بوو، پارێزەرە لەگەڵ خانەوادەیەک کە داوای بەخێوکردنی منداڵەکەیان کردووە وەکو باسی لێوە کرد. ئەمە یەکێکە لەو کەیسانەی کە بەهۆی ئەوەی زۆر لە سۆشیال میدیا بەڵاوە و بەهۆی ئەو نامەیەشەوە کە زیاتر لە 100 کەس لە سەرانسەری عێراق داوای بەخێوکردنی ئەو منداڵەیان کردووە. ئەمە هۆکاری ئەوە بووە کە نامەکە نووسراوە ئێمە پێمان چانابێت ئەم منداڵە بەخێو بکەین، هەر کەسێکیش بەخێوی دەکات گەردەنی ئازا بێتن. لە ئێستاشدا کەیسەکە لە دادگای شێخانە و لە کاتی یەکلاییکردنەوەی ئەو کەیسە دەدرێت بە یەکێک لە خانەوادەکان. سوپاس بۆ بینەریتان.